دارا كل او كردكان خو من لحزب كردكان بزار جا عرب وتركمان وخلجي تر لحزب عرب كان بيزار من حد علم دستورجا او كان شوي ان شاء الله كسك نمر خويدي صد التلفزيون بالرواتب او ني عرب وتركمان وخلجي تر وتشين ترجا كانت الشيخ ولا خوار ولا تلبي جامعه ولا اوساطنا وخلق هاتوا شي معناته انا بدز ام حزبانوا يعني حزبك بونو من نقل من دبوين مو باخكو ملاني خلصاك جوان ليبه المانيا باش دسال المانيا كدو المانيا كيبنن كويت لبنا خو مانا قزاق عراق شو داجير كل باش حوما اولاتي كل بولاتي كيسا علي بحياتي تقيل نكرا اي من 19 سال لم سليماني كام كا او كهرباء كمان او حال جادو بانا كان معنا منتي كركوك بوهم دولمنديه بوهم دولمنديان ترمتي دنيا بس خلكي فكر جاكن اي شلون خدمه جزاري ما او حال دي هاتا كان معنا جادي امر قيدك دو بياني هلا وشي ناتشن يكني ببرسبل مثلا جادي كتشبل مال ملك كركوك هوش حود ما كراوه يكشك نيه اللي برسلايك بلي ام جادتان بو عليك ام جاده داتان مكان مقاول لها مدنا قلنتيه جاده دروسك بتاون خراب نبي بنا دروسك عينش خواردن اني نابي استوك بها يعني لها مشتك ابي مراقبه كيف بدي ارم خلقه لبروا هيج نوع خلق اجرن الدون بيرا بيانتم خلق جيرا هش نو مانا ديجيتور بلو تاي ساكن نازن الا بس في مامرين بو جيرا بيانا بابا بري ارهابي كرو تشيكرو الله والله بنزين لازم بنزين لك فروش لو بي قاعده ديجا شوي تيرول شي علاقه با مثلا بنزين فروش منو فروش نو لا بروا خلق زور بيزار لا وكاك مسعود خبايا ميوت او خو وين راني سجل ما بي وتي اداي حزب كان باج نبوه لبروا بي خمان شاكين وابي لا كركوكا بتايبتي تشكم فرق قومه فرنتوي ابي طريقي تل خريج من بوي لما نرنجنو اوان دعوه كان بين السلهريم باكا كاروان علي جوار بقرين بيتش كاك محمد احمد يا ورنجيرا ورنجيرا بتو يعني خد جوي لما انه بيان شو زعلم يعني كاك كاروان علي لا هوليروا كاك كاروان شو باش قربان دس خوشي له برنامج زباني تو كم كاكو شيف زور سباس وبخيراتني شاركي كاكو كم لا قربان زور سباس من هيس بسيارك انه متناويس من الرقي برنامج تو اصلا اورجن بقي مام رستم جنرال كنت ممنون سباس زور سباس من هنا علم كرد هوليدي بيان كرفشي يان سليماني جرينج ابي بتواني بهم ما غوران درجلين زور سباس تكم كاكا جان زور سباس ولكوتاي رضي بيان بوساتي دي غوران كاغنوشيلون زور سباس او جنرال رستم اما كاكاروان علي بكارينا زور سباس كاكاروان علي لا هوليروا ما برسم قسيشي تركا مي بپرسم لا جنابت اويا ك او تري غوران اسا جواز لويك كرد وكو اسويشي رون ديبيني اسا عربكاني زور پشتیوانی تانه كان وتركمانكاني زور امیديان بو بوچونه زور ساده بلام قولي ايوه هي ك ايوه اتاني كركوك كان با شعري بيك وجيان دوتريد كزور جار مثلا حتى بس لو ذكرك اصلا كاك نشوان بيجوازي لنا كراو لكركوك غوران فشل ديني وسبرد من قصان على شيء والله اخو تلفزيونك داري خستو خلكي شاري كربرون خلكي بيلان جقل حزبي كان ببرسن كاك نشوان اصلا بما يتدو سيروش كان لواني بلم يتلواي لبهذا بيشي خلق ما بونا جيرايا اما نا بلش او روجي هذا روجي نرد ما نودينا انواع خلق هاتبو بقول بوي بيبن الله كذا أو نتاقت يبو يسمعن بيت إسبوع جود يبقى ليرو بلا ما شيء يملك تانه بالرواية تانه من خوم خم متى بيت كم يزور مشغولة به يا مشغولة وتبرى بري وأربع وكتاي الربوي إنك رنكم مرة إيش زوري بس راك وتبي أو أنا بروته بالشيخ كان حويجا تركمان كان لكرد كان بونا سان إن شاء الله أما غاندي هاتو ماندي لا غاندي هاتو بو كردستان العراق هم إن شاء الله تشاكا ولا سدس إيوه شر أنا من تقد فننا من ترهم حتى واحد وتام يتد تفن كام كان بقلم للرجاء قلم شعر السري بينا كان كين زور باشا يشغل الصورة وكان يقولان ك لهذا اللي مستوديو بس اللي وكرت ككورد لما ورا بردو دا لكركوك سياستي برتيل وباران لقال زورق له إذا كانوا تنار لقال كورد كان يشابه كار هنا أم قصيتها شن راسته شن باران بشويش خراب بكار هنا وبو أويكا جزء مولائي كردي بيا بكرن هن جاري عرب وتركماني بيا بكرن أويكا هن جار أوتري هن حزب كرتوني عندروس كردوه بلا هو جوابك يعني كشو يعني شون أنواع حزبان لتركمان دروس كردوه مال بنديان لعرب دروس كردوه مال بنديان لم لا دروس لبروا منا ونابم لم عيب بلام او اشكرايا شلون بارادنا خلق
چۆن سیارە بەنەخەڵ چۆن ماڵەمە لە دەرگادن کورە هەتەیان هەڕەشاکن خانووکە لێ زەوتەکەین خانووکە دوای ئەەکەین تەجاوزەکان واکەین تاپۆتان بۆ بکەین ئەگەر نێن لێتان نەسەینەوە لەم بێنە برادرە قسێ جوای گوتی وڵا حەزەکەم پیان بڵێن ئەو خانوانەی خۆمان بۆ حجزکرا ئەوانەمان بۆ وەرگرنەوە ئەو حەوت ساڵە ئێوە لەسەر حکوم و لە پەرلەمان و لە بەغان ئەوان ترمان بۆ تاپۆ مەکەن خانی پێشمەکە تایسەت چون ئەنواع دەستی گوە حل لە من و بەسەر ماڵ جەدبی کەیسێ ماڵ ئاسۆیە ماڵ هیوایە هەموو کەسوکاری شەیدانە زۆرمان هەن لەو برادرانە خانووکان تایساکە حجزی لەسەر ڕەن نەگیرا و بە حساب هەموو مەسئولەکانی لەگەڵ کوردن و پەرلەمانمانێ لە بەغا کوردە و ڕئیسی جمهوری کوردە و نایبە ڕێزۆرا کوردە و تایسە خانووکان لەسەرەوە هەڕەشەی باست کرد ویستم شتێک بڵم تەمان کار گەیشتوتە ئەوەی کە هێزێک پەنات بۆ ئەوە ببات کە تەلەفۆن بکات ئەمڕۆ لە هەواڵەکانی شاباسمان کرد تەلەفۆن بکات بۆ کاندیدەکانی ئێمەوە بڵێ ئەگەر واز نەهێنی لە پروپاگەندەکردن بۆ لیستی گۆڕان و بۆ خۆت بەلاتەوە ئاسایی بێ کە مەلەفە بۆ دروستکەین و دنیایەک شتە بخینە پاڵا بێ لەمە بترسید ینی کارگەیشتوتەوە مامڕۆستەم ینی ڕای تۆ چییە؟ والله ئەوانە من پێم بڵم ئەزان ئەی دۆڕێنن ئینسانیش کە بزانێت سوود هەموو شتێک لە کیسەچێ پەناباتە بڵێ ئینسان ئەوە بە دەستە بە پوشکەیەجە باشە دیموکراسی دوڕانی تایە و برنەوەی تایە نەبێ ئینسان خازبێ بۆ ئەکسەرێت دیموکراتی ئەقلێت و ئەکسەرێت باشە بۆ تایسە فایلدارەکانی کەیان هیچ لێ کردو تا فایل حەزەی 100 فایل بۆ خەڵکە دروستکە خۆی لێ ناکەن فایل بەعکس فایل بە حورمەتە فایل لێ چێ دیعاکە ناوکرد بۆ خەڵک فایل ساچە خەڵک وەکاتەوە بەرن بەشکم بەری کوردستانی وا لێ بکەن یا خەڵکە 4 سال لە بەغای هاتوڵی بەشکم خەڵکی نەمجا دەنگم بدەنێ بەشکم من بچمە بەغا ئەوە تام بکەم یوتیان بە قوربان خۆ تۆ تایزە لە دووز نەبووی هەر لە بەغای خۆ تایزاکەش لە پەرلەمانی بەغان هاتۆ دووبارەی بکەنەوە ناو خەڵکە ئاگرە چنە کۆیە ئەدێنە کەرکۆگە چنە هەولێرە چنە تەختە وڵات دیعاکەن بۆ خانم بەشە تایزەش پەرلەمانن پەرلەمانی بەغان بە قوربانتان بەس دەنگ مام بدەن ئەمجارە واواتە بوو خەڵا خەڵک پێڵێ بابە تۆ تایزە لە پەرلەمانی هیچ نەکۆ ڕەش نەخۆ سەر سپی تازە بەتەمای دەنگە دووز بوون تایستا نەگەشتن بەغا باسی دووزت کردووە نوکتەیەکی سیاسی بەس بە پرسیارێکی دووزیشی لێ بکەم جارەکەی تر لە هەڵبژاردننی پێشودا خەتەرێکی سیر هەبوو لەسەر کورد کە لە دووز زۆر هاتوۆتە دووە بە هۆی سیاسەتی حیزبی ئەم دوو حیزبەوە ئێمە بنکە و من تۆم بینی کە لەوێ بارگەی گۆڕانتان کردەوە لە دووز گۆڕان چۆنە ئەم شۆڕشەنی لێ گەیشتۆتە ئەوێش شۆڕنیە گێت و بەغا گەوتە حەویژات تەکلیت مەقڕبانێ سەر لە دووزم بۆ باس بکەتەوە والله دووز نازانم سا ڕەنگە بڵێنەوە بۆ خۆیان واکە بەڵام تورکمانڵی ئاخر نەباخ ینی ئاخر نەباخ ینی ئەخیرەکەی سەیری ئەخیرەکەی کە حوتی سێ دەرەکەوێت لە دووز ئێمە باشی ناخراپین لە کەرگوو ئێمە باشی ناخراپین لە شوێنەکانی کەش بڕواتان هەبێت تازە ئەمە پرۆسەیەکە جوڵانەوەیکی تازەیە جوڵانەوەی جەماوەری گەورەیە مادام ئێمە بێپارەین و بێدرۆین چکم پارە نەبێت درۆی چێکە خۆ کەمەیەکی پێم درۆیی بۆ خەڵکە باشجار سەر ئەو پارە درۆی با پرسیارتریش لێ بکەم کاکنەشیروان لە وتارەکەیدا ئەو شەی کە زۆر سەرنجیمنی ڕاشێشاوی وتی ئەوانە تەنها درۆ و دراویان بەدەستەوە دووشیان بەدەستەوە درۆ و دراو ئێوە دانش نامێنێت درۆژ ئەلە پەتی درۆ کورتە عادەتەن پەتی درۆستە من درۆی لەگەڵ تۆ بکەم دوو ڕۆژ سێ ڕۆژ کەش بەبێ نابێت درۆ بکەم ئێمە من جوڵانەوەی ئێمە باشە درۆیتیانێ و پارەشیتیانێ باش بە پرسیارشتری لێ بکەم هەنی جار باس لەوە دەکەن کە گۆڕان فرسەتی هێناوە لە ناڕزای خەڵک ئەوە خۆتان هێزێکن کە بە فرسەتی ئیش بکەن یان فرسەت لەشت بێنن ئەنی فرسەتی هێناوە لەوەی کە ئیتر خەڵک ناڕازیە لەبەر بزوتنەوەکتان دروست کردو ئەمە کە فوکوڵی هەڵبژاردنەوە و تر فرسەتان لەوە هێناوە فرسەتی بۆچە باش شتی باش بکەن و ئێمە دروست نەکەین هەر کەسێک تۆ مەسەلەن شتی باش بکەی ڕخنە چیەکە ڕخنە شتی خراپ بکە خۆ تۆ بچی شتی باش بکەی ئەڵە وڵا ڕخنوێتە شتت بۆ باش کرد دە هەوڵدەن ئەمان سەرۆت و سامانی وڵاتیان بەڕێکخپێکی بە عەدالی دابشکردایە مەسئولەکان مەسئولی عادل بوونایە براگەورەیەکی باش بوونایە خزمەتی وڵاتەکان بکردایە بە 19 ساڵ تا هەر ئەزمونونەکە و ئەزمونونەکە هەر ئەڵێمە کاکە ئەم گۆڕانیانە ئەزمونونەکەمان لێ تێک دەدێ من تێ ناکەم بە 19 ساڵ تۆم ئەزمونە چاک نەکردێ ئەی 19 ساڵیش بدەمە دەست تۆ کەی چاکەکەی باش ماڕۆستەم زۆر بەخێر بی لە شاری کەرکووکەوە من زۆر پێم خۆش بێ هەموو جارێکە فرسەتی ئەوم بۆ دەڕەخسێ مقابلی جەنابەت بکەم بەڕاستی دانیشتن لەگەڵ تۆیە چێژێکی زۆر تایبەتی هەیە سەر ڕایەوەی کە وەکو پێم وتی سەرای بەرنامەکەش تەلەفۆنمان کردوتت لە 90 بەڵام دەست نەنا بڕوومانەوە زۆر بەخێر بی لە شاری کەرکووکەوە زۆر سپاس دەکەم زۆر بەخێر بی و ئیتر مەکو جارێکیتان هێنان کردیم ئەمە نەمان درۆ بۆ هەڵە بەستن بە ڕاستیەکەی ینی درۆکانیش وەک چۆن لە درۆی شاخدار ئەنواع دۆبلاجەکەن بۆ قسەی کاگرۆشوان ئەنواع مەسەڵەن ئەمە یاری تەلەفۆن کۆڵان ڕۆیشتۆ بەلای مامدارتم
بەم خۆمامجار قاچن من لە قاچاقم لەو ناو من بۆچوونێکمەیە نابێت سانەسەر بیر و بۆچوونی جیاواز خەڵک ئەزیێتدا و ئەوان لایەک و باسی میلیشا و پێشمەکە و گڕیان تێبەر ئەیمامە خۆ 2000 پێشمەکە بەس معاشی